والسلام عليكم جميعا ورحمة الله وبركاته. هەفتەی پێشوو لە سلێمانی بوو، دواتر چوەتارانی پایتەختی ئێران و دوای چەند سەعاتێکیش گەڕایەوە بەغداد. ئەمڕۆژ سەردانی هەولێری کرد. ئەوە جموجوڵەکانی قاسم ئاعرەجی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی عێراق بوو لە یەک هەفتەدا. لە ماوەیەدا زۆرترین جموجوڵی سیاسی و ئەمنی هەیە دوای ئەوەی بووە ئەندازیاری لایەنی عێراقی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ ئێران کە تایبەتە بە چەکردن و چۆڵکردنی بارگەکانی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات. سەردانی ئەمڕۆی ئاعرەجی بۆ شاری هەولێر و کۆبوونەوەی لەگەڵ ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم و جنین پلاسخارد نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان بۆ بەدۆداچوونی هەنگاوەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێرانە. بڕیارە خۆشی سەردانی سنوورەکان بکات بۆ ئاگادار بوون لە تەواوی پلانەکە. کەواتە قاسم ئاعرەجی کێ و بۆچی لایەنی عێراقی و ئێرانی ڕایان سپاردووە بۆ ئەو ئەرکە؟ ناوی تەواوی قاسم محەممەد جەلالە لە دایکبووی ساڵی 1964 شاری کوتە، سیاسەتمەدارێکی عێراقیە و دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن چەند پۆستێکی لە حکومەتە خۆجیەکانی پارێزەکان وەرگرتووە. لەوانە ئەندامی ئەنجومەنی پارێزگای واسط بوو، دواتر هەر لە بازنەی ئەو پارێزگایە بووەتە پەرلەمانتاری عێراق. تسمية السيد قاسم محمد جلال حسين الأعرجي وزيرا للداخلية. التصويت على السيد قاسم محمد جلال الأعرجي وزيرا للداخلية. لە کابینەکەی حەیدەر عەبادی لە ساڵی 2014 پۆستی وەزیری ناوخۆی عێراقی وەرگرت و لە کابینەکەی مستەفا کاظمیش بۆ ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی عێراق و لە کابینەکەی محەممەد شیع سوودانیش هەمان پۆستی وەرگرتەوە. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ناوبراو خێزاندارە و 4 منداڵی هەیە. لە ساڵی 1983 زمانی ئیسپانی لە کۆلێژی ئاداب زانکۆی بەغداد تەواو کردووە. بڕوانامەی بەکالیۆرەسی لە خوێندنی سەربازی و بازرگانی لە زانکۆی ئایەتوڵڵا متەحەری بەدەستهێناوە. ئەمە جگە لە بەدەستهێنانی بڕوانامەی بەکالیۆرەس لە زانستە ئیسلامیەکان لە زانکۆی ئیمام کاظم. ئاعرەجی لە کۆتایی جەنگی یەکەمی کەنداودا پەیوەندی بە ڕیزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقەوە کردووە و یەکێکە لە دامەزرێنەرانی ڕێکخراوی بەدر و بە کەسی نزیکی هادی عامری سەرۆکی ڕێکخراوەکە دادەنرێت. ناوبراو لە پێش ڕوخانی سەدام حوسێن لە شاری سلێمانی بووە. لە 11 نیسانی 2003دا لە سلێمانیەوە گەڕاوەتەوە بەغداد. هەر بەو هۆیشەوە پەیوەندێکی پتەوی لەگەڵ سەرکردە کوردەکان هەیە، بە تایبەت بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئاعرەجی لە 7 نیسانی 2003 لەلایەن هێزەکانی ئەمریکاوە لە شاری کەدمیە دەستگیر کراوە. لە 13 تەموزی هەمان ساڵیش لە کەمپی بووکا لە بەسرە ئازاد کرا. لە 7 2007 جارێکی دیکە دەستگیر کرایەوە و لە 23 مانگ ئازاد کرایەوە.